سڵاوتان لێبێت. داخستنی دەواازەی پیشخابور لە نێوان هەرێم و ڕۆژاوای کوردستان پێینایە ڕۆژی پێنجەمەوە و حکوومەتی هەرێم و خۆبەڕێوەبەری ڕۆژاواش یەکدی با هۆکاری داخستنەکە تۆمەتبار دەکەن. زۆم بە دوواداچوون بۆ کاریگەری داخستنی دەواازەکە دەکات. پێنجشەمەی ڕابردوو 11 ئایار دەواازەی پیشخابور جارێکی دیکە داخرایەوە و تا ئێستاش هیچ هیوایەک نییە کە بەم نزیکانە بکرێتەوە. سەرباری ئەوە دوو ڕۆژی دیکە ئەو مۆڵەتە کۆتایی دێت کە پێشتر دیاریکرابوو تاوکو ئەوانەی لە هەردوو دیون بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. ئەم دەواازەیە کە لە ئێستادا تاکە دەواازەیە لە نێوان هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستاندا دوو ناوی جیاوازی هەیە. لە دیوی هەرێم پیشخابور و لە دیوی ڕۆژاواش سێماڵکای پێدەگوترێت. دەواازەکە لە خاکی هەرێمدا دەکەوێتە سنووری ئیدارەی سربەخۆی زاخۆوە و لە دیوی ڕۆژاوای کوردستانیش دەکەوێتە سنووری پارێزگای حەسەکەوە. لە نێوان دەواازەکەدا ڕووباری دیجلە هەیە و بە پردێک پیشخابور و سێمالکە پێکەوە بەسراونەتەوە. زوومی ڕۆژاوا بە دوواداچوونی بۆ داخستنی دەواازەکە کردووە و لەو بارەیەوە قسەی لەگەڵ بازەحمەد بەڕێوەبەری پەیوەندیەکانی دەواازەی سێمالکە کردووە. بازەحمەد دەڵێت دەواازەکە تەنها بۆ ئیدارەی ڕۆژاوا گرنگ نییە، بەڵکو وەکو شادەماری ژیانە بۆ هاوڵاتیانی ڕۆژاوای کوردستان، بە تایبەت بۆ کەسانی نەخۆش و گواستنەوەی دەرمان و هاوکاری مرۆیی. گوتیشی خۆبەڕێوەبەری ڕۆژاوا هیچ بڕیارێکی بۆ داخستنی دەواازەکە نەداوە، بەڵکو بڕیارەکە تاکلایەنە و لەلایەن هەرێمی کوردستانەوە دراوە کە ئەوان دەڵێن پارتی دیموکراتی کوردستان بڕیارەکەی داوە. باگوتەی بازەحمەد ئێوارەی ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو بەرپرسانی دەواازەی پێشخابور لە ڕێی تەلەفۆنەوە پەیوەندیان بە بەرپرسانی دەواازەی سێمالکاوە کردووە و پێیان گوتون بڕیاری داخستنی دەواازەکە دراوە و تەنها یەک هەفتە مۆڵەت هەیە بۆ کەسانی کە لە ڕۆژاواوە دەیانەوێت بگەڕێنەوە هەرێمی کوردستان یاخود بە پێچەوانەوە دەیانەوێت بگەڕێنەوە ڕۆژاوا. ئێستاش ئەم مۆڵەتە تەنها دوو ڕۆژی ماوە. زوومی ڕۆژاوا بە دوواداچوونی زیاتری بۆ داخستنی دەواازەی پیشخابور کردووە و بۆی دەرکەوتووە بەهۆی بڕیارەکەوە کارمەندانی مرۆیی بیانی کە لە ڕۆژاوای کوردستان کار دەکەن ئامادەکاری دەکەن تاوکو پێش تەوابوونی مۆڵەتەکە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەجێبهێڵن. برپرس بش پیوندی و تکلیانی درگاه سنوری سمال که باز احمد جزوم روز آوار راگهاند کو اونا نها تا و دمه دا تو داخیانی هانا کو بدن درباره گرتن درگاه سنوری سمال که تونن جبر هر کس دزانه کو دری جهلا ریوبریا یا فیشخابور عالی باشیر کردستان و او بریار هات داین جوی عالی دا هات گرتن هر وها باز احمد دازانین کو او درگاه سمال که فیشخابور نه تن جبو ریوبریا خاصر او درگاه وک داماره که کو جبو روش مرووی کسی نخوشی ها نگران دورا در باست بن هر وا گلک آلیکاری پی دی وی دوی درگاه را در باست بن باز احمد دازانین کو تو بریار گرتنا یا درگاه سنوری سمال که جهلا ریوبریا خاصر یا باکو رجلات سوری و تن او درگاه جهلا ریوبریا یا فیشخابور یا عالی باشوری کردستان هات گرتند 11 و مهدا روجا پنجشنبه باز احمد اوجی کو برپرس بش تکلیان کو زوما روج آوار راگهان کو رایدار نیان ریوب درگاه سنوری فیشخابور سمال که بریا تلفن پیوندی لگل ریوبریا یا درگاه سنوری سمال که چه کرن و اونا آگاهدار کرن که درگاه هات گرتن لپیش چونه و هاتن تنه هیام هفته که جبو کسی هانه کو باکو رجلات سوری روج آوا مانه کسی کو فرم نشتجونه یا باشور و یا اروپی کو دست هنه اونات کارن وگرن هر وها کسی نشتجی یه روج آوا کو باشور مانه اوجی جبو نخوشی یا جبو پدویه که در باسی باشور بودن با آوای کدام کی اوجی دکارن دو هیامه دا وگرن جخوا پشتی بریارا یا گرتنا درگاه سنوری سمال که و هیام هفته که کوجبو وان هات اشکره کرن کارمند نیه بیانی یه کو دوه درد ریخستن مرووی دا و یه گشبینیه دا کو باکو رجلات سوریه کار دکن او در روجن کو آمده دکن باکو رجلات سوریه در دکن اوجی پشتی بریارا کو هات داین به گرتنا درگاه سنوری سمال که و فیشخابور.
لە بەرامبەردا ئیدارەی دەواازەی پیشخابووریش قسەی خۆی هەیە و بەرپرسانی خۆبەڕێوەبەری ڕۆژاوا و پارتی یەکێتی دیموکرات پەیەدا تۆمەتبار دەکات بەوەی پێشێلی ڕێکەوتنەکانیان کردووە کە لەبارەی ئیدارەدانی دەواازەکە لە نێوان هەردوولادا هەن. دەواازەی پیشخابوور لە ڕاگەیەنراوێکدا بە زمانێکی توند وەڵامی بەرپرسانی ڕۆژاوا دەداتەوە دەڵێت چیتر دەرفەت بۆ ڕاکردن لە ڕاستیەکان بۆ پەیەدە و ئیدارەکەی فراهەم نییە کە هەمیشە کار لەسەر خوڵقاندنی قەیرانەکان دەکات و بەردەوامیش گەلی ئێمە لە کوردستانی سووریا باجەکەی دەدات. دەشڵێت دەواازەکە بە فەرمانی مەسعود بارزانی و لا پێناو یارمەتیدانی گەلی کوردستان لە سووریا کراوەتەوە و هەرێمی کوردستان چەندین جار جەختی لەسەر گرنگی مانەوەی دەواازەکە بۆ خزمەتگوزاری مرۆیی کردوتەوە. هەروەها سێ ڕێکەوتن لە نێوان هەردوولادا تایبەت بە دەواازەکە کراوە، بەڵام هەمیشە پەیەدا پێشێلی ڕێکەوتنەکانی کردووە. ڕاگەنراوەکەی دەواازەی پیشخابوور خۆبەڕێوەبەری ڕۆژاوا تۆمەتبار دەکات بەوەی کە ویستویەتی چەک و تەقەمەنی بگوازێتەوە بۆ نێو هەرێمی کوردستان. لەو بارەوە دەڵێت پەیەدە دەزانێت کە ویستویەتی لە ڕێگەی ئەو دەواازەیە و سنوورەکانەوە چەک و تەقەمەنی بگوازێتەوە بۆ نێو هەرێمی کوردستان بۆ ئەوەی دۆخی ئەمنی بشێوێنێت. هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتیش زانیاریان لەو بارەوەی هەیە، بەڵام پەیەدە و خۆبەڕێوەبەری ڕۆژاوا تا ئێستا وەڵامی ئەم تۆمەتبارکردنیان نەداوەتەوە. ئەمە جاری یەکەم نییە کە دەواازەی پیشخابوور دادەخرێت و نیگەرانی ڕۆژاوای کوردستانی لێ دەکەوێتەوە، بەڵکو پێشتریش چەند جارێکی دیکە دەواازەکە داخراوە. لە کۆتایەکانی ساڵی 2021 بۆ ماوەی 40 ڕۆژ داخراو. لەو کاتەدا بەرپرسانی ڕۆژاوا گوتیان تەنانەت بۆ حاڵەتە مرۆیی و پزیشکیەکانیش ڕێگا بە هاتوچۆکردن نەدراوە. ئاسوودە بن.